بیسەرانی خۆشەویست لەم بەشەدا بابەتێک کە بۆ پێشوازی لە ڕۆژی سێنزەی ئابان واتە ڕۆژی دانش هامووز دەخوێنینەوە بۆتان لە ئامادەکردنی بەڕێز پەیمان. ڕۆژی سێنزەی خەزەڵوەر گۆڕەپانێکی تری خەبات و خۆڕاگری لە دژی ڕژیمی ئیسلامی. ڕۆژی سێنزەی ئابان لە ئێران ساڵڕۆژی چەند ڕووداوی گرینگە. ساڵڕۆژی کوشتاری دانش ئاموزان لە ساڵی 1357 هەتاوی لەلایەن جەنایەتکارانی حکوومەتی پەهلەوی، ساڵڕۆژی داگیرکرانی سەفارەتی ئەمریکا لەلایەن حیزبوڵڵایەکانی پەیڕەوی خومینی، ساڵڕۆژی هاتنە مەیدانی سەدان هەزار کەسی قوتابیان و خوێندکاران لە دژی کودتای هەڵبژاردنی دەورەی دەیەمی سەرۆک کۆماری و نیشاندانی حزوری سربەخۆ و بەهێزی بزوتنەوەی لاوان بۆ خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامیە. ڕۆژی سێنزەی خەزەڵوەری ساڵی 1357 لە سەروبەندی نزیک بوونەوە لە سەرکەوتنی ئاخێزی جەماوەری خەڵک لە ئێران، ژمارەیەک لە دانش ئاموزان کە بەڕەواڵی ئاسایی ئەو دەورانە لە زانکۆی تاران کۆبوونەوە و هاوڕێ و هاو ئاهەنگ لەگەڵ خوێندکاران خۆپیشاندانیان وەڕێخست لەلایەن هێزە نظامیەکانی دەوڵەتی شەریف ئیمامیەوە گول لە باران کراون و لە ئاکامی ئەو ڕووداوەدا ژمارەیەکی زۆر خوێندکار یانیان لەدەستە. دەوڵەتی شەریف ئیمامی کە کوشتاری خوێناوی هەفتەی مانگی گەلاوێژی ئەو ساڵەی لە مەیدانی ژاڵەی تارانیشی لە پەروەندەدا هەبوو، ڕۆژێک دوای کوشتاری دانش ئاموزەکان لە زانکۆی تاران لێک هەڵوەشاو لە سەرکار لاچوو. دوای ڕووداوی خوێناوی سێنزەی خەزەڵوەری ساڵی 1357 ئەم ڕۆژە وەک ڕۆژی دانش ئاموز ناونرا. ساڵێک دوای کارەساتی خوێناوی زانکۆی تاران، ڕاستلەوەها ڕۆژێکدا لە کردارێکی سازماندراو لەلایەن حیزبوڵڵایەکانی لایەنگری خومینیەوە سەفارەتی ئەمریکا لە تاران داگیرکرا. ڕێکخەرانی شانۆی فریوکارانەی داگیرکردنی سەفارەتی ئەمریکا بەم کردەوەی خۆیان کە نزیک بە ساڵ و نیوێک بەردەوام بوو، سەفارەتی داگیرکراوی ئەمریکایان کردە ناوەندی ڕاگەیاندنی سیاسەتی دژی شۆڕشی سەرانی ڕژیم و لە سەروشیانەوە خومینی. داگیرکردنی سەفارەتی ئەمریکا کە ئەساساً بە فەرمانی خومینی ئەنجام درابوو، لێوە کە دەورێکی گرنگی لە پاشەکشەکردن بە جەریاناتی چەپ و ڕادیکاڵ و سەرکوتی شۆڕش هەبوو، خومینی ناوینا شۆڕشی دووهەم. بەڵام ئینقلابی دووهەم شتێک نەبوو بێجگە لە درێژەی سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران لەلایەن کۆنەپەرستی ئیسلامی حاکمەوە. دروشمی مەرگ بۆ ئەمریکا کە لەو ڕۆژە بەدواوە بە توندیەکی زیاترەوە لەلایەن حیزبوڵڵایەکان و تەیفی لایەنگرانی خومینیەوە ئەدرا، کرایە سەرپۆشێک بۆ سەرکوتی هەر دەنگێکی نەیار. لەو ڕۆژەوە بەدواوە دار و دەستە تەحریکراوەکانی حیزبوڵڵایی کەوتنە گیانی کۆمونیستەکان و هەموو دەنگێکی ئازادی خوازانە و سێکۆلار کە دەبیسرا لێیاندان و گرتیان و کوشتیانن. ئەم ڕووداوە سەرەتای سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بە وەسیلەی کۆنەپەرستی حاکم بوو. شۆڕشێک کە ڕژیمی شان نەیتوانی بوو سەرکوتی بکات، دوای ڕووداوی داگیرکردنی سەفارەت، سەرکوتکردنی بە شێوەیەکی وەحشیانەتر لەلایەن ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووەوە درێژەی پێدرا. زۆرێک لە ڕێکخرانی ئەو دەورانەی داگیرکردنی سەفارەتی ئەمریکا دواتر لە ڕیزی دامەزرێنەرانی سوپای پاسداران و دەستگای ئیتلاعاتیەکانی ڕژیم و ئەشکەنجەگەران و زیندانواناندا قەراریان کرد. حیزبی توودە و سازمانی فدایانی ئەکسەریەت بە تاییدکردنی ئەم حرەکەتە بە شێوەیەکی سەرشۆڕانە چوونە ڕێزی داکۆکیکارانی ڕژیمەوە و زۆری پێنەچوو کە خۆشیان بوونە قوربانی خۆشخزمەتیەکانیان بۆ کۆنەپەرستانی پشتیوانی سەرمایە. لەگەڵەوەی کە کۆماری ئیسلامی بەردەوام لە هەوڵدا بووە تا بە جێنشینکردنی ساڵڕۆژی داگیرکردنی سەفارەتی ئەمریکا ساڵڕۆژی ڕێزگرتن لە دانش ئاموزان لەبیر بێرێتەوە، بەڵام بەردەوام بە هیممەتی خوێندکاران و دانش ئاموزانی شۆڕشێر ڕێزگرتن لەم ڕۆژە زیندوو ماوەتەوە. لە سێنزەی خەزەڵوەری ساڵی 1388دا کە نزیکەی 5 مانگ لە ڕاگەاندنی ئاکامەکانی دەیەمین دەورەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری تێدەپەڕی، لە ڕێزگرتنی ئەم ڕۆژەدا و لە درێژەی ئاخێزێکی جەماوەریدا خۆپیشاندانێکی گەورە کەوتە ڕێکە لە ڕاستیدا دەربڕینی ناڕزایەتی بوو لە دژی نظامی کۆماری ئیسلامی.
ئەگەرچی ڕێبەرانی ئۆپۆزیسیۆنی دوورخراوە لە دەسەڵات هەوڵیان ئەدا تا لاوان لە هەموو جۆرە حەڕەکەتێک لە دژی کلیەتی ڕژیم ئیسلامی بە دوور بگرن، بەڵام لاوان بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر ئبتکاری ئەمەل و هیدایەتی ئەم خۆپیشاندانەیان بەدەستەوە گرت. کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بەردەوام بۆ هێنانەدی ئامانج و پرۆژەکانی لە هەوڵدا بووە تا لەلایەکەوە بە ئیجرای بەرنامەی جیاکردنەوەی جنسیەتی لە شوێنە ئامۆزشیەکاندا، بە گۆڕینی ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان و لابردنی هێندێک لە دەرسەکانی علومی ئینسانی لە زانکۆکاندا، بە ناردنی ئاخوند و پاستار بۆ مەدرسەکان، بە پادگانیکردنی قوتابخانە و زانکۆکان و بە دروستکردنی هەموو جۆرە کۆسپێکی ئەخلاقی لاوان وادار بە ملکەچبوون و بێدەنگی و بێحەرەکەتی بکات و لەلایەکی دیکەشەوە لە ترسی تووڕەیی و خڕۆشانی ئەم جەماوەرە پڕشور و پڕتەلاشە هەمیشە لە دژی ئەوان خەت و نیشانی کێشاوە. ئەگەرچی سەرانی ڕژیم هەموو ساڵێک لە سەروبەندی 13 خەزەڵوەر ڕۆژی دانش ئاموز هەوڵیان داوە تا ئەم ڕۆژە گرنگ و مێژوویە کە دانش ئاموزان بە ڕشتنی خوێنیان لە مەیدانی خەباتدا بە ناوی خۆیانەوە تۆماریان کردووە، بە ناوی ڕۆژی ملی خەبات لە دژی ئیستیکباری جیهانی ناوبەرن و دروشمی دژی ئامریکایی تێیدا بدەن. بەڵام ئەم جارە و لە دەورەی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بارودۆخەکە گۆڕاوە و خوێندکاران و دانش ئاموزان خۆیان بوونەتە داینەمۆی شۆڕش و چەقلی چاوی ڕژیم و بە شێوەیەکی شیاو ڕێز لەم ڕۆژە دەکرێت. کرێکاران و خەڵکی ئێران و لە نێویاندا خوێندکاران و دانش ئاموزانی تووڕە و ناڕازی کە زیاتر لە 14 هەیە بەدەست ئاسەوارەکانی ئەم سیاسەت و دروشمە تا ئەو پەڕکۆنە پەرستانە و بەناو دژی ئیمپریالیستیەکانی ڕژیمەوە دەناڵێنن، بە پێی بەرنامە و پلانی خۆیان دەڕۆنە پێشەوە و هەر پاشەکشەیەکی ڕژیمیش لە بەرامبەر ئەمریکادا دەکەنە دەرفەتێک بۆ هێرشکردنە سەرپایەکانی حاکمیەتی نظامی کۆماری ئیسلامی و بە خەباتی پڕشوری خۆیان لە ڕێگای دەستەبەرکردنی ئاواتەکانی خۆیان و جەماوەری خەڵکدا یادی هاوڕێیانی گیانبەخت کردویان لە جەریانی شۆڕشی ژینا و باقی جوڵانەوەکانی تردا و بە تایبەت ڕۆژی دانش ئاموز ڕێز لێ دەکرێت. دەوڵەتی پزیشکیانیش بە وەڕێخستنی شەپۆلی کوشتاری زیندانیان و ئەمنیەتیکردنی فەزای ساڵ بەسەر کۆمەڵگادا بە بیانی و شەڕ لەگەڵ ئیسرائیل و ئامریکا ناتوانێت بەر بە هەڵچوونی قین و تووڕەیی جەماوەر بگرێت.